بسم الله الرحمن الرحيم. سلاوی خواتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، ئەم کاتتان باش و بابەتی ئەمڕۆمان بریتیە لەوەی کە ئایا داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بۆچی خەرز دەکرێت. ئەگەر هەرێمی کوردستان داهاتی هەیە، ئەگەر باز لەوە دەکرێت زیاد لە 300,000 تا یاخود 300 میلیارد 400 میلیارد داهاتی ناوخۆ هەیە، زەحمەت نەبێ ئەگەر سێ موچەخۆرانی هەرێمی کوردستان 10 و 11 و 12 نەدرا لەبەر ئەوەی کە 700 میلیارەکە نەهاتووە لە بەغدا، ئەی زەحمەت نەبێ ئەو داهاتی ناوخۆیە چی بەسەر هات. ئەگەر 400 میلیار بێ دەکا تریلیۆنێک و 200 میلیار، واتە بەلانی کەم موچە و نیوێکی پێدەدرا، کوا بۆ نەدرا. یعنی بەڕاستی خەڵک حەقی خۆیەتی بپرسێ برێ زەحمەت نەبێ کوا داهاتی ناوخۆ، هەر لە سنوورەکان بگرە، لە باجی خانوبەرە و هەموو ڕسوماتەکانی تر، بە هاتوچۆ، بە کارەبا، بە ئاو، شارەوانی، کۆمپانیاکان، خۆ مەسەلەی نەوتی بە تەنکەر، هەموو خەڵک ڕۆژانە و شەوانە دەبینی کە بە سەدان یاخود ئەگەر نەڵێن بە هەزاران تەنکەری نەوت ڕۆژانە لەم هەرێمی کوردستانە بەولا بەولادا دەڕوا. زەحمەت نەبێ ئەم هەموو پارەیە بۆ کوێ دەڕوا؟ چی بەسەر دێ؟ بۆچی خەڵک کەوتوتە ژێرهێلی هەژاری و بەڵام ماچینەی حیزبایەتی دەسەڵاتداران یاخود دیعایە و پڕۆپاگەندەیان یاخود خەڵککڕینیان یاخود پرۆژەکانی خۆیان هیچ نەوەستاوە، بەڵام پرۆژەی خەڵک وەستاوە و ژیانی خەڵک بەڕاستی کەوتۆتە ناخۆشی و خەڵک نازانێ و ناتوانێت چۆن بژێوی ژیانی خۆی دابین بکە. ساڵێک تێپەڕێ، ئەم ساڵە 3 موچە نەدرا، یعنی موچەی مانجی 10 و 11 و 12 فەرموو کەس نازانێ چارەنووسی چی بەسەر دێ. ئایا پاشەکەوت دەکرێت وەکو ئەوانەی کە پاشەکەوت کرا و بەس بە ناو پاشەکەوتە، چکە پاشەکەوت ئەوەیە کە یان بخرێتە حسابانکی یان ئەوەتە بەڵێنێکی نووسرا و بەیانێکی ڕسمی یاخود بە هەر جۆرێک لە جۆرەکان خەڵک دڵنیا بکەنەوە کە ناڕوە ئەو پارەیە، شتێکی ئەو تۆ نییە، شتێکی ئاوانێ تا ئێستا، جگە لەوەی کە بەڕاستی زۆرێک خەڵک ئێستا کە ینی باس لەوە دەکا کە ئەم داهاتی ناوخۆیە چی بەسەر دێ، بۆ کوێ دەڕوا، چی پێ دەکرێ. ئەگەر داهاتی ناوخۆ بۆ خەڵکی کوردستان خەرز نەکرێ، دەبێت چی بەسەر بێتن و بۆچی خەرز بکرێ. ئەمان حکومەتی عێراق تاوانبار دەکەن بەوەی کە پارە نانێرێ، بەڵام تا ئێستای لەگەڵدا بێ خەڵک نازانێ ئاخۆ حکومەتی هەرێمی کوردستان نەوت ڕادستی حکومەتی عێراق دەکایان نا. یعنی بەڕاستی چکە هەتا ئێستا ئەم هەموو کۆبنەوەی دەکرێت لە نێوان هەولێر و بەغدا، نە بەغدا و نە هەولێر بەڕەسمی ئەعلانی ناکەن کە هۆکاری پێکنەهاتن و هۆکاری ڕێگنەکەوتن و هۆکاری ئەم هەموو کۆبوونەوەی چییە. بەڵێ لێرە و لەوێ پەرلەمانتارێک کەسێکە قسە دەکا، بەڵام بە قسەی ڕسمی وەرناگیرێ. ئەوەندەی کە شرۆڤەکارانی ئابووری، ئەوەندەی کە شرۆڤەکارانی سیاسی باز لە بارودۆخی ئێستای ئابووری و سیاسی هەرێمی کوردستان دەکەن کە ئەگەر بێ و ئەم بارودۆخە چارەسەر نەبێ، بەڕاستی وەزعی خەڵک بەرەو خراپتر دەڕوە. خۆ بابەتی دۆلار بەشێکە لە شێشمی سیاسی نێوان بەغدا و هەرێمی کوردستان و بانکەکان و هەروەها بەرپرسان و دەسەڵاتداران. یعنی بەداخەوە خەڵک بۆتە جێگای یاریکردن، یعنی بۆتە یاری بەدەستی ئەم دەسەڵاتدارانەوە. یعنی تۆوەرە لە وڵاتێکە کە سەرخان و ژێرخانەکەی هەمووی داهات بێ، بەڵام موچەی 3 مانگ نەدرێ، بەڵام ینی فەرمانبەرانی ئەم هەرێمە ماف و شایستەی حەقیقی خۆیان پێ نەدرێ، بەڵام لەو لاشەوە خەڵکێک بەڕاستی نازانێت چی لە پارەکەی بکە، ئەوەندە پارەی زۆرە. ئەم پارەیەش کە خەڵک بەڕاستی پرسیار دەکا لەکوێوە هاتووە. ئەم پارەیە بۆچی پارە لای ئەوان زۆرە، بۆچی پارە لای فەقیر نەما؟ بۆ فەقیر ناتوانێت کرێی خانوەکەی بدە، بۆ فەقیر ناتوانێت سەردانی نەخۆشخانە بکە، بۆ فەقیرێک ناتوانێت ینی وەکو پێویست بژی، بەڵام ئەوانیش لە خۆشترین ژیاندا دەژین. بەس پێم خۆشە ڕۆژنامەنووسان تەرکیز بکەنە سەر
ئەم چەند ڕۆژەی سەری ساڵ بزانن چ مەسروفێک دەکرێت و چ سەردانێک دەکرێت بۆ دەرەوەی وڵات و چ ئاڵوگۆڕێکی ئەمە دەکرێت لەو بابەتە. بەڕاستی حەقە دەسەڵاتداران بیرێک لە ژیانی خەڵک بکەنەوە با بزانین چۆن یعنی ئەم داهاتە بەرەو کوێ دەڕوا چی بەسەر دێ. من دەرگای پەیوەندیەکان دەکەمەوە بۆ ئێوە ڕێز و خۆشەویست ئەگەر بەو ژمارە تەلەفۆنانەی کە دێنە سەر شاشە ئێوەی بەڕێز و خۆشەویست تەلیفۆن بکەن پەیوەندی بکەن و ڕاو سەرنجی خۆتان بڵێن با بزانین ئاخۆ ئێوە پێتان وایە کە داهاتی ناوخۆ چی بەسەر دێ بۆچی خەرز دەکرێ و بۆچی موچەی 3 مانگ نەدرا هۆکارەکەی چی بوو ئەگەر حکوومەتی عراقی پارەی نەنارد بەڵام داهاتی ناوخۆ بەلانی کەم بەشی موچەیەک و نیوی دەکرد ئەوەی کە خۆیان باز دەکەن کە دەڵێن نێزیکەی 300-400 میلیارد دینارە. ئایا ئەمە کە نادرێ دەیخێ چ بابێکەوە چۆن یعنی وەسفی بکەیت؟ ئایا ئەگەر حکوومەتێک و دەسەڵاتدارێک یاخود دەسەڵاتێک بەڕاستی لە خەمی میلەت دابێ چۆن دەبێ میلەتەکەی 3 موچە وەرنەگرێ لە کاتێککە ئەم هەموو داهاتە زۆرە لەم هەرێمی کوردستانە هەیە ئەم هەموو نەوتە دەڕوە بانی بەڕاستی دەواازە سنووریەکان 24 سەعاتە کار دەکەن و پارەیەکی زۆر دێتە ئەم وڵاتە و لە هاتوچۆ لە هەرچی معاملاتی سەیارە و هەروەها کامێرە و هەموو ئەو غەراماتانە هەیە پارەیەکی زۆر دێتە ئەم هەرێمە و ئاو کارەبا بە هەمان شێوە و شارەوانی کە بە پێی ئەو ڕێنمایانەی کە دەریان کردووە ئەو پارەنەی کە وەری دەگرن لە خەڵک بەڕاستی پارەیەکی زۆرە و هەروەها لە باجی دەرامەت و باجی خانوبەرە و ئەم بابەتانە کەسێک ئەگەر بیەوە خانوویەک بکڕێ یاخوانێ خانوویەک بفرۆشێ بڕۆ بزانە ئەو کاتە دەزانن کە چ پارەیەکی لێ وەردەگرن. ئەم هەموو داهاتە بۆ چێ دەڕوە؟ ئەم هەموو داهاتە چی بەسەر دێ؟ بۆچی لەو میلەتی خەرز ناکەنەوە؟ بۆچی پارە بۆ خەڵکێکەیە بەڵام بۆ خەڵکێکی زۆر نییە؟ یعنی ئەمانە هەمووی پرسیارە و خەڵکی حەقی خۆیەتی و خەڵک مافی خۆیەتی بپرسێ بڵێ ئەو پارەیە بۆ چێ دەڕوە؟ ئەو پارەیە چی بەسەر دێ؟ بۆچی دەبێ خەڵک لە ژێرهێری هەژاریدا بێ لە هەرێمێک کە ژێرخان و سەرخانەکەی هەمووی داهاتەوە هەمووی خێر و بێر و هەمووی بەرەکەتە بەڵام دەبینین بەداخەوە خەڵک ئێستاکە ناتوانێت بژێوی ژیانی دابین بکە دەبێ هۆکارەکەی چی بێ؟ ئەم دەسەڵاتە تاکەی بیر لە ژیانی خەڵک دەکاتەوە یعنی تاکەی چکە بەڕاستی با پێتان بڵێم بەپێی ئەو بۆچوونانە و بەپێی ئەو بەداداچوونانە بێتن هەرێمی کوردستان هەرێمێکی بەڕاستی هەژار نیە دەوڵەمەندە. بەڵێ چێمان لەگەڵە با بفەرمێ. کاک فاخیر لە چێندەر؟ کاک فاخیر لە سیدەکان سڵاوی خوا دەبێ کاک فاخیرم کاتت باش. ڕاستەکەم کورد ڕێستەیە. کاک فاخیر بەڵێ سڵاو لە بەڕێزت سڵاو لە سیدەکان ڕاستەکەم کوردان باسنە خواستان تۆنە سپاس بۆ بەڕێز گیان کاک فاخیر جێرە دەنگتما بەڵێ جوێنێتە بە قوربان بەڵێ سەبارەت بە تەوەرەکەی جەنابەت بەڵێ گیان قوربان داهات پێویست ناکە کە حەجەکە تو لەسەری ئەڕۆی کە هەموو ئەچیلۆی ئەچین بە نیوەروانی لەکن بەجێ ئەمینی لەبەرتێ ئەو داهاتە کە ئەتووزت تەماشای ئەەکەی لە هەر کەسەکی ئەپرسی لە هەر ئینسانێکی بپرسی برێ ئەو داهاتە لۆ چێن دەرەچی یاخود چی بەسەر دێ ئەوانە تەشبیه نەبێ ڕەش بووینە پێویست ناکە ئینسان بە هەموو شێوازێک بەس وەرە تەماشای وعزی خەرچی بکە مامۆستای بەڕێز بەس وەرە تەماشای گوزەرانی خەڵکی بکە ئەزانی خەڵک بەسە چ بەرەچی دابەش بووە بەسە دوو بەرە دابەش بووە بەڵەکی دەوڵەمەندە و گوزارش لە خۆشی دنیا ئەکا و بەرەتیشی لەژێر هەژاری و فەقیریدایە تەشبیهات نەبێ وەکو خەرچی غەزە و فەلەستینیان لێ کردیا دەکەواتە گوزارش لەو مەتروپاتە و لەو
مەرج و لەو داهاتانە لە چی ئەەکەی مستای بەڕێز فکر لێ بکە تەماشای وەعزی خەرجی بکە ئەوەی کە خۆشی ڕاگرتیا بە هەندێک خۆقایم کردیا ئەوان بارپشتی ئەکەن لۆ ئەوەی چەپرەی لێ دەوەگەری کەوی ئەگەر نە ئەوەی دی گڕۆ لە سۆران لە سلێمانی لە هەولێ لە حەدێکی ئەبێ ئەتوو سەرنج بدە لۆ دهۆک فەقیرترین شارە ئەدی مادەمێ خۆڕێژ گەستیاری لە دهۆک لە هەموو جێکی زیاترە لەبەر فەقیرترین شارە وەیە مامۆستای بەڕێز لەبەر چیە من لە تۆ دەپرسم لەبەر چ فەقیرترین شارە لەبەر ئەوێ چونکۆ زاڵم دەسەڵاتدارە حکوماتیان نادرێتێ هەر کەسە توش قسە بکرێت دمکوت دەکرێت سەرکوت دەکرێت لەژێر فشاردایە واتە کەسی ئازاد و سەر بەخۆنیە لەبەر هەندێ مامۆستای بەڕێز چ بکرێ باشە حەل چیە کاک فەخر واللهی ئەمن داواکارم لە مامۆستا عەلی باپیر یان لەو کەسانەی کە لە دەسەڵاتن کە لە گەرەوان مینە ڕاستە بەس یەک دەنگ بن یەک ڕنگ بن یەک هەڵوێز بن حتا ئەو زالمانە ئەو خاینانە لە گۆر ئەو وڵاتەی ببن و ئەوانە چونکو دزن هیچیان تەژیانی ئەو خەرکە نێشتە ئوستازی بەڕێز لە سەردەمی سەدام حوسێن ژنیان لەسەر مێردی کرد بۆ جاسوس مێردیان لەسەر ژنێ کرد بۆ جاسوس ئێستا خەراترا دەساوەڕوانی چیان لێ ئەەکەی ئەوانە بەرهەمیان هەیە ئەوە چاوەڕێ کارین ئەوانش مەبەستن لە ئەوانەی لە دەست هەڵاتن کە دەست ڕۆیشتونە بالۆ من باسی مادەی هۆشبەر و باسی نەزانم چوتیەکەت و باسی مەردی سنوورەکە هەموو سیفاتی خۆیان مامۆستا ئەوانە تەشبیه نەبێ ڕەش بووینە ئەوانە ئاو لە یەک سەرچاوە ئەخۆن و سەرچاوەی ئەو ڕووبارەی لێڵات بۆگەنە قەتقەتۆ کەس ئەوانە پێیان سات نابیتەوە وە بەخۆشیان بۆگەن کردیا دەستەکانت خۆش کاک فەخر زۆر سپاس بەخۆ زۆر سپاس ینی بەڕاستی ینی جێگای سەرنج و تێڕامانە یعنی تۆ وەرە لە وڵاتێک بی لە وڵاتێک بێ وڵاتێکی خاوەن اقتصادێکی بەهێز خاوەن ئابووریەکی بەهێز خاوەن پارەیەکی زۆر بەڵام ئەو پارەیە نەزاندرێت کە چۆن تەسەڕفی پێ دەکرێت یان با بە شێوەیەشتر دەزانن کە چۆن تەسەڕفی پێوە دەکەن بۆ خۆیان ئەوەی کە بیانەوێ ئەوەی کە حەزیان لەبێ دەیکەن بۆ خۆیان لە بەڕێوەبردننی حیزبەکانیان لە بەڕێوەبردننی کۆمپانیاکانیان لە دەست و پەیوەندەکانیان بەڕاستی هیچ ئیشکالێک و هیچ گرفتێکیان نییە ئێستا خەڵک وای لێ هاتووە لە هەرێمی کوردستان خەڵکێک تەنها بیر لە پرۆژەکانی خۆی دەکاتەوە کە چەندە ژمارەی بیناوی پرۆژەکانی زیاد بکە چەندەی مۆدیلی سیارەکانی زۆر بن و جوان بن و چاک بن و چەندەی کە سەفەری وڵاتان بکە و چەندە خۆشگوزەرانی خۆی ڕەچاو بکات چەندە ئاگای لەوەیەکە یعنی چۆن بگەڕێ بە دنیادا بەڵام لەو لاشەوە خەڵکێک بە حەقیقەت خەڵکێکی زۆر لە خەمی ئەوەیدایە کە چۆن ژیانی خۆی ئەنی بەڕێوە ببات چۆن قوتی ڕۆژانەی پەیدا بکە چۆن دڵی منداڵەکانی ڕازی بکە چۆن پارەیەک پەیدا بکە چۆن کڕی خانوەکەی بدە چۆن نەخۆشەکەی چارەسەر بکە چۆن بگەڕێ کەسابەتێک بۆ خۆی بدۆزێتەوە یعنی بەڕاستی ئەمە ئەوەی کە دەبیندرێ لێرە خۆ لە هەموو دنیادا بای ئەوەندە خەڵکێک هەیە کە هەژار بێ خەڵکێک هەیە کە فەقیر بێ بەڵام ئێمە قسە لەسەر وڵاتێک دەکەین کە ئەم وڵاتە هەرێمی کوردستانە کە ئەم وڵاتە عێراقە کە ڕۆژانە بەلانی کەم 4 ملیۆن بەرمیل نەوت بەڕێ دەکرێت لێرە بە هەزاران تەنکەر بەڕێ دەکرێت بەڵام کوا ئەو پارەیە کوا ئەو سەرەت و سامانە کوا بۆکوێ دەڕوا ینی خەڵک ئەلەوە سەری سوڕماوە ینی بۆچی ینی کە دەبینین لە مناسبەیەکی وەکو هەڵبژاردن بە ملیۆنان دینار یان بە ملیۆنان دۆلار خەڵکی پێدەکڕن دەنجی پێدەکڕن بەڵام دەبینین لەو لاشەوە بەڕاستی خەڵکێکە نازانی چۆن بژێوی ژیانی پەیدا بکە تەمەشا دەکەی نەخۆشخانەی هەژارەکان دەرمانی تیان نییە دکتۆری باشی تیان نییە بەڵام بە خۆیان ئەوە هیچ کە لێرە نەخۆشخانەی خۆشیان هەبێ بەڵام دەچن لە ئەوروپا چارەسەری خۆیان دەکەن بۆ بەستیترین نەخۆشی کاک محەممەد عەلی لە قەڵاتزێ کاک محەممەد سڵاوی خوارد لەبێم کاتت باش کاک محەممەد داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بۆچی خەرز دەکرێت داهاتی ناو هەرێمی بەڵێ بە سەنعاتان ئەو دوو سەوابدارە بە تایبەتی بەکار ئەوان نەخەڵکیان دەوێ نەخاچیان دەوێ ئەوانە پۆستیان دەوێ بەڵێ ئەوە لە ئەکلادی هەم ئەمنگلەیشی بەخەوەدیشم لە دانی هەیە
لەبەرەوەی ئەوە یەک قورئانمان هەیە تەماشاکە ئەوانی دێک دانابەزن بۆ شتێک بۆی خانن ئەنی تۆزێک دەسەڵات کەمکەنەوە لە یەکێتی پارتیان لەبەرەوەی ئێمە یەک قورئانمان هەیە با ئەوانیش ئەگەر مەبەستیان پۆست و پارە و شتیوان نەبێت بەها بە 4 ساڵان کاک محەممەد زانی چۆنە یعنی ئەگەر مەبەست یەکگرتوو کۆمەڵە دوێنێ لە لیستێکی هاوبەش بوون لە کەرکووک ئەگەر کۆمەڵ و یەکگرتوش مەبەستیان پارە بێ بەخوا ئەو دوو حزبە تا حەز بکەن پارەیان دەدەنێ بەس بێدەنگ بن و قسە نەکەن زانی چۆنە کاک محەممەد جان زانی چۆنە ئەگەر کەسێکیش پێی وابێ کە کۆمەڵ و یەکگرتوو نابێ باسی دەسەڵات بکەن و نابێ هەدەفیان دەسەڵات بێ بەڕاستی ئەو خەڵکەش غەڵەتەوە ئەگەر کۆمەڵ و یەکگرتوش خوانەکە ئەو قەنەعەتیان هەبێ غەڵەتن کۆمەڵ و یەکگرتوو دەبێ بۆ دەسەڵات وا بکەن تا دەسەڵات بگۆڕن تا گۆڕانکاری دروستکەن تا عەدالەت بەرپا بکەن تاوەکو خەڵکی پاک بێتە سەر دەسەڵات و ڕابردووی وەزیرە ئیسلامیەکانیش و پەرلەمانتارە ئیسلامیەکانیش لێرەش لە بەغداش بەڕاستی دەرخەری ئەوەیە کە یعنی نمونەی جوانیان پێشکەش کردووە قسەکەی تۆ جوانە قسەکەی لەگە قسەکەی تۆم بەڵام من بۆ پەرەوشەوە لەبەرەوەی ئەوانە پاران هەیە بەشیان هەیە بەڵا ئەگەر بێت و ئەو جەماعەتانە بوون نەوت کە باس کۆمەڵی ئیسلامی بگوێتویستانی ئەوانە بەو شێوە نارنەکە لەگەڵ لە خەڵک ئەوانە ئەمە یەک قورئانمان هەیە ئەمە زیاتر بتمانە بەو ئەوانە دەکەین بە کۆمەڵی ئیسلامی بچنەوەی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بە هەر هەموو حیزبەکان بەڵام ئەوانەی کە لە دەسەڵاتدارن یاسایی شتی پارتی بە تایبەتی ئەوان وەڵڵی نەخاکیان دەوێت نە خەڵک ئەوان پاران دەوێت لەگەڵ پۆست و دوو بنەماڵەی سەرەیشی سیان پێخۆش بێ دەیکەن باولی بر دەکەم بورای کاک محەممەد جان دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس ینی خەڵک حەق خۆیتی خەڵک مافی خۆیتی بپرسێ بە حەقەت ینی خەڵک ینی لەم هەرێمی کوردستانە دەبینین ئەگەر تەنانەت کێشەیەک و گرفتێکی دەرەچی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە بڕواتان بێ ئەوانەی کە ئێستا بێنەوتن ئەوانەی کە بێکارەبان ئەوانەی کە بێ موچەن ئەوانەی کە کری خانوویان پێنادری ئەوانەی کە ناتوانن چارەسەری نەخۆشەکانیان بکەن ئەوان لە ڕیزی پێشەوەی بەرگریکردندان بەڵام ئەوانەی کە ئێستاکە نازانن چ لە پارە بکەن ئەگەر بەیانی هێرشێک گرفتێک ناخۆشیەک ڕوبەڕووی هەرێمی کوردستانتەوە بڕواتان هەبێ فڕۆکەخانەکان بەرناکەون سنوورەکان بەرناکەون کە زوو وڵات بەجێ دێڵن و وەدەڕۆن و ئەو پارەیە کە بە نەحەق کۆیان کردوتەوە بەڕاستی دەیخەنە جانتاکانیان و دەیبن بۆ دەسەڵات بیر لەوە ناکاتەوە بۆ بەرپرسانی ئەم هەرێمە بیر لەوە ناکەنەوە کە ئەوەی ئەم خاک و وڵاتە دەپارێزێ هەر هەژارەکانن هەر ئەوانن کە ئێستا بێمافن بۆ دەبێ ینی بیر لەوە نەکەنەوە ژیان و گوزەرانی خەڵک خۆش بکەن بۆ میلەتێک بە قوربانی چینە خەڵکێکی کەم دەکەن ئایا ئەمە ڕەوای حەقا تۆ بێی ینی ئەم هەرێمی کوردستانە پڕیەتی لە خێر و بێر خەڵکێک بە 1,200 بدەی بە 100 بدەی بە 20 بدەی و خەڵکێکیش خانوو نەبێت تێدا بنیشێ ها خەڵکێک بە سەدان دەفتەر دۆلاری بدرێتێ بەڵام خەڵکێک موچەکەی مانجی خۆش ئەو موچەکەی مانگانەی خۆشی پێ نەدرێ ینی ئەمانە خەڵک هەمووی دەپرسێ حەقی خۆشتێتی بپرسێ بۆچی یعنی دەبێ وابێ بۆچی دەبێ ئەمە بگەینە ئەو نەتیجەیە بگەینە ئەو کارەساتەی کە بەداخەوە ئێستا ڕوبەڕووی ئەو میلەتە بۆتەوە ئەمە لە نەتیجەی نەعەدالەتیە لە نەتیجەی لامبالاتیە لە نەتیجەی گوێ پێنەدانە مافی خەڵکە یعنی بۆ دەبێ لە هەرێمێکی دەوڵەمەندا خەڵکێکی کەم پڕ بێ و خەڵکێکی زۆریش قڕ بێ بەڵێ چێمان لەگەڵە با بفەرمێ بەڵێ ینی ئەم داهاتی ناوخۆیە کە لە هەرێمی کوردستان هەیە جا ئەو لا تاوانبار دەکا ئەو لا تاوانبار دەکا بەوەی کە ئەو داهاتی سنوورەکان ناجێرتەوە بۆ ناو خەزانەی وڵات بەڕاستی خەزانەی وڵات ئەگەر خەزانەی وڵات بێ ئەگەر دەستێکی پاک و ئەمین هەبێ ئەگەر عەدالەت هەبێ واللهی ئەوەندە زۆرە بەشی هەموو کوردستان بە 2,000 زاریش دەیکان نەک جارێک واللهی نەنەوت بڕوا نەداهات لە بەغدایە بێ بەس ئەوەی کە لە ناوخۆ هەیە ئەگەر دەستێکی پاک و عەدالەت هەبێ بڕواتان هەبێ بەشی هەموو کوردستان دەکا بە زیادەوە بەڵام وەڵا ئەگەر وەکو گۆشتی خێر لە بنێوان خۆیاندا لە نێوان چینێک و مەجموعەیەک و خەڵکێکا دابەشی کەن نەوەڵا بەش ناکاتن ئەگەر نەک ئەوەندە ئەوەندەی تریش هەبێ بۆیە بەڕاستی ئەگەر کاک ساڵح لە هەولێر
السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاوكين براغوري كاكا باري تشريكن باري حتى بخود زاني وارك درك مدير وند سيرف كردو فلان وند سيرف كردو عمل بعثم خوار بروين قال له زوري لما بمريس ما كان زيد بيسوبري كاكا ريت ماي اتو مردي ذا خوار عمان تبكو تماي خوي تسارسرت يا كاك صالح والله تسارسر اوي وقت انتخابي كابرا دنگ بدات يكشي حريص نبي دينك يا ابي بيني مانك لانتخاب خلشك يعني ام انتخابك الرابع صعيبي وانا بين هتا صعيبي وانا بين بروابك دقه بدقه جامع قورترنا خوش تدبيت خدا رحمك بدواي كدهاتي ناخذ زوره بدواي كدهاتي ناخذ زوره باش دهم كزكا بلام عداله دنيا وراري والله زور شمال بلام او كابرا دسيتن خانيين عندك دروزك درسي بخاني ناري وخدر قطعي كريتم قطعي يعني هي سنة ثانية عمو غروري وانا وعم سلا عاش عزي هنك دزنو فقير ايش كتبنا ستان هذا خوار عمان تبقى دستكانت خوش كاك صالح ايات سباس بقربان سباس او ايك زي سرنزو ترى هنا خلشك للدوربري ام هرم كردستان دين ليرة جيان دكن وليرة بداخوا يعني تصرفات وحركات جولي وادا كان براستيكا نامو بأم هرمي كردستان وبكالتور وبديني أم هرمي كردستان بلام دبينين ركلاميان بو دكري باريان بو صرف دكري وبرو بكاركانيان ددري كاك محمد دخلات زي بلا جيان باشي ورا صلاة بقربان باشي جاني من دسوشي كوري برنامج قبل سباس ببرزت كاك محمد جان راكم دزاني يعني اگر بيت مرور سيدي او دا حساني كلا قمرجا كان نسخ خالص من كان هرمي كردستان وداخل بقيت يعني اگر سيدي كي باورك ببراول بحندي لو والله تاني ديكي كخوز وزران ترلا ايما لو عنيها والله في ايما لو عن جوان تلبشي فالذكر اللي يسا معنا لشيء زي خيدها والذكر اللي عنيها اگر بيت كان يفرقوا عني كومالك شتيتي بخارجيني او يجورك اللي سامعني هو من واحد ذاكن براسي بصلاة داران حرجو إجداد صلاة بكردي جزء شركة دسوان كردوها حرمي كردستان وكو حرمك وكو اجتماعنا في ضلين دايك سيرنا كان وكو كومبانيا في جورة إذا كان شون تعرف يا عندي أنا راسي شكاتي دركي صالبوش بروش أو أنا هم بصلاة هم شيء كم بدأتها والله مو بصلاة بجرين رزقي كان زائد أو يعني شهر زائد بس كان لي حرجي كان بس يعني لنا بس يترى الآخرة كذا بكردي سريان لا يكل عندك كمال الفرجان دي ساعدتك أيان لا أي دسين أيان لا أي دسين توددتنا كوتي عن قربانية ونأكل شهر خلق جاري درامة راسنا درامتي خلق كل سنة وخياني شكاتي أجسيني بون من البروجكت يعني بون من السيري باهو في الله كان يعني بون من السيري أبو في الله أنا كلا دروح يعني كمال اشتأوان هي أنا خيالية يعني كثير ذاتي غالي كل فلان كثير جلائك لأمريكا هي تماشى ذكي بس يصير نقدرون شون أواني كعربة كان دارون بدنا إيش إذا كان لينا جيراني قريان خود إيش كان جو بلا جوريه وكأسابنا وزيراني هرينا ولقى كل شيء إيران بيك وحاوسين وحاوس جيران يعني من وقت رجع أوانا كردستان وكو بروجيكي بعض جاني سير لكن حتى وكو بارا عن لبس أجر بارا كان ما بس كان باروشته أنا شو كسر معاملة إذا كان معاملة في كسر الجريان مستفيد واري كردستان دورن أنا أوانا اجتماع تورني باور كهم اجتماعي أوانا بارا كل بارا عن بس حتى اجتماعي على ومن يجي بيت شيء أوانا اجتماعي خوش بيا وأنا اجتماعي خوش بيا وعلى خلقنا كان يعني داخل بالله حريق لما أنا ببرسي كخوان شهيدة بشيمان لو يكردويتي بولاته عجب صحتي دستكانت خوش بقربان زور سباس دست خوش والله لرابردو كاتك للشاخ بون بباليني قورا بقربانيتي زور خلقيتي زور خوي بكشدا خوي بشهيد كردن دا لبناوي أويك كرد رزقاري بيه بەڵام کاک محەممەد وتەنی ئێستا کاگەر شەهیدەکان زیندوو بنەوە زۆر پەشیمانن کە لەوەی کردویانە لەبەر ئەوەی ئەوان خۆیان نەکوشت ئەوان خۆیان بە کوشت نەدا خۆیان
نەکرد بە قوربانی وڵات بۆ ئەوەی کە ئەمڕۆ بەو شێوەیە ئاوا مامەڵە بکرێت لەگەڵ ئەم میلەتە. ئەم هەموو بەڵێنەی کە هەبوو بۆچی ئێستا کە خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان وەزعی زۆر خراپە، بەڵام خەڵکێکی کەم لە هەرێمی کوردستان لەو پەڕی خۆشیدا دەژی. کاک یوسف لە زەڕایان باسی بەڕێزم سپاس بە قوربان. باش من پرسیارێک مێ زەحمەت نەبێ گیان بۆچی بەرنامەیە ناکەن لەسەر بۆ نمونە ئەوانەی چەند ساڵێکی زۆرە تەخەڕوجیان کردو لەسانە مەزراون پرسیارەکەی حکومەت وەزیر زۆر جارەڵێ ئەمە یەکەم و دووە بەکاری دەکەین باشە وەڵا کاک یوسف ئەوانی کە 15 ساڵە تەواو کردووە دایانە مەزرین باشە. وەڵا کاک یوسف پرسیارەکەت خۆ معقولە و زۆریش تەواوە و ڕاستیشە و لە 2014ەوە تەنها واستە تعین کراون خەڵکی بە واستە، ئەگەر نا ئەوەی کە مافی خۆی هەبێت تعین نەکراوە. باشێکسی تریش چ جیاوازیەکی هەیە لەگەڵ کەسێکا بۆ نمونە 20 ساڵ لە سژن بڵێن وەڵا کاکە تۆ بە بێگوناح کراویتە سژن و خۆ ئەوشمان بینی جاخۆ ئەوشمان بینی کاک یوسف جاخۆ ئەوشمان هەر بە واقعی بینی لە کوردستانە کابرا چەند ساڵ سزن بوو دوای داوای لێبردن دەکەین وەڵا تۆ بێتاوان بووی باشە ئێمە شوین کاکە من 18 ساڵە تاوام کردووە زانکۆم تاوام کردووە هیچ شتێ سمولم ناکە لەمیش بووم و لەویش بووم باشە هەر ئەوان کوردن ئێمە لە وڵاتان ناژین. وەڵی کاکە یوسف جان قسەکەت تەواو و هیوادارین کە بەڕاستی بەرنامەیە بکەن ئێوەش خۆزانم جێ ناگرێ قسە جێ ناگرێت قسە جێ دەگرێت ئیشاڵڵا هەموو شتێک هەموو ساڵی وەزیر ئەڵێ مە یەکەم و دووەمەکان تاعینەکەین باشە ئەی با جارێک بڵێ کاکەوانی 15 ساڵە تەواویەکرێت دایانین چی گوناحێکیانی باشەوانی کورد نین من گوناحم چێ 18 ساڵە دانیشتوم کاکە پێ قەرەبوو مەکاتەوە ئەو ساڵانەی کە ڕۆی کەس توانێت قەرەبوو کاتەوە حتما نەخێر کەواتەی مەس ئەنفالێکی و کراوین تێگەشتی خدا ڕەحمکە قوربانی تۆ دەستەکان خۆش بە کاک یوسف جان سپاس بە قوربان دەستمە ژاراوە کاک حەمەڕەشید جان سڵاوی خوا دەبێم کاتت باش. ئێوارەت باش ئەگەر دەنجی تەلەڤیزۆنەکەت کەسکەی سوپاس دەکەم کاک حەمەڕەشید جان. لە خزمەتت دامۆڵە مۆبایلە ئەوە خزم کرد. بەڵێ گیان کاک حەمەڕەشید بۆ تۆ بەڵێ داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان زۆرە. بەڵێ حکوومەتی عراقی بۆ حسابی کە 700 ملیارەکانی نەنارد بۆ مانجی 10 و 11 و 12 ئەی داهاتی ناوخۆیەکەمان چی بەسەر هات؟ تا پێت دەڵێم حەرزی تۆش و بینەران و بیسەرانیسی دەکەم خۆ لێم ڕازی دەبی ڕای خۆم دەرببڕم لەبەرەوەی هەمیش خۆم بە مەعارەزە دەزانم لە پێشدا حەقە حیزبەکەی خۆم یا من انتقادی وان دەکەم پیادەی خۆم ئەوێکی دران لەگەڵ کا بەڵام ڕێمدا با تەواو ناڕزایی خۆم زۆرمان بەدەسەڵات کردووە جەنابەت تازەی ڕەن بێ بە خزمەتت نەگەی و میەسەر نەناسین لەوەتی کەناڵەکان هەنێمە هاواری بێدادی دەکەین هاواری نەعەدالەتی دەکەین ئەوەی پێی بڵێن دەسەڵات ماهیەتی دەسەڵات لەم حکومانی ئەم خزمانەدا نییە با پێت بڵێم کەم تا زۆر تیاندا شک نابم بە تاوانێکی گەورەشی دەزانم پێیان بڵێن حکومڕانی حکومەت هاتوون وەکو نەدیبدی بەسەردا کەوتون سەروەتێکی زۆریان دەست کەوتووە وەڵڵا تەڵڵا بیللا لە ساری زوا بوون من لەبەرەوەی وە دەڵێم شارەزام وەڵڵی لە ساغی لە یەکتر کوشتن بەولاوە کوردایەتیان نەکردووە بوختانە باسی خاکو نیشتیمانی بکەن بەڵام ئەو زارەس دێمە سەرۆژێناکی وەپۆلسێن توخوا عیبێکی گەورە نییە بە 15 حیزبی وەپۆلسێن نەتوانن بەرەوییان ببێ عیب نییە بە عاقڵ وڵا دەبێ هەبێ کاکە تۆ وەچەت نییە تۆ بە هەڵبژارنەکان بزانە بە هەموو حیزبەکانی بە کابرا دەگەری و محافزی هەولێرە دەگوڵم بە هەموویەوە کورسێک نەهات مەسەلە چییە؟ بەدیل نییە بەدیلیان نییە جا کە بەدیل نەبوو بۆ بە خۆڕایی میلەتی ئەزیێت دێین وەڵڵاهی ئێمەش بووینە باربەسانی میلەتەکەیەوە نەمانتوانی بەرەیەکی تۆکمەدانی بەرامبەر دەسەڵات لە هەر شوێنێکی نادیادیماندی بڵێن میساب ڕاوەسە بەتەنێ کوردستانی تۆ نییە
دەستەکانت خۆش کاک کوردستانی بواری دەکەی دەستەکان بەداخەوە زۆر بەداخەوە 100 جار بەداخەوە بۆ ئۆپۆزیسیۆنی بۆ قیادانی ئۆپۆزیسیۆن زۆرم گوتووە با زۆر هجومیان بۆ نەکەم دەستەکانت خۆش دەستەکانت خۆش لەبەر دڵی خۆمنا لەبەر دڵی ئێوە و خزمانی دی چاوت ماز دەکەم دەستەکانت خۆش بێ زۆر سپاس کاک حەمەڕەشید گیان دەستەکانت خۆش بێ دایکی زەینەب لە هەولێر سڵاوی خوارد لێبێ دایکی زەینەب پەیوەندەکەی داخراوە حتمما کاک حەمەڕەشید و خەڵکی تریش دڵی گەرمە ناحەقی ناگرم کە بەڕاستی بەداخەوە ینی ئەم دەسەڵاتدارانەی هەرێم خەڵکیان بێ ئومێد کرد خەڵکیان بێ متمانە کرد خەڵکیان بێ وەلا کرد چۆن دەڵێ وەلا بۆ نیشتیمان خۆشەویستی بۆ نیشتیمان یعنی ئینتیما بۆ نیشتیمان ینی بەداخەوە نیشتیمان ئەو کاتە خۆشەکە هەمومان بەیەکەوە ینی چۆن دەڵێ خێروبەری ئەو وڵاتە بۆ هەمووان بێ یعنی نەعەدالەتی نەمێنێ مەثەلەن بەڕاستی ئەو کاتە سان بەڵێ کاک پۆڵە سڵاوی خوارد لێبێ خوا لە برای بەڕێز کاگەنوەر لە بینەرەکانت لە سپاس بە قوربان دەستەکانت خۆش کاک پۆڵە بۆ کاک حەمەڕەشید و هەموو بینەرە خۆشەویستەکان سپاس بە قوربان سپاس جانەکەم داهاتی ناوخۆت چی بەسەر دێ کاک پۆڵە پرسیارەکە بەجێ بەڵام دەبی لەسەرەوەی ئەوە فکردنەوەی سیاسی بۆ بکەین و نیازەکان چین ئایا داهات نییە بە دڵنیاییەوە داهات هەیە بەڵام ئایا متمانە مایە یەکەکە لێرە ئەوەیە بەیانی ئەگەر حکوومەتی هەرێم ئەو داهاتە بدا عێراق داوتر دەبێ بەسەرەوان دەڵێ کاکەوە داهاتی خۆت ئەوەندە زۆر بوو کاک پۆڵە ئەو ڕقەمەی کە بە حکوومەتی عێراقیان گوتی ئەمن ئەو ڕقەمەی دەڵێم ئەوەی کە حەقیقەتەوە هەیە ئەوی ناڵێم بەس ئەو ڕقەمەی 400 ملیارەکە کاکە سێ مانگ دەکا تریلیۆنێک و 200 ملیار ئەو پارەیەکیەوە چووە ئەوەیان تەواوە ئەوەیان دەبێت لە سەرەتای هەموو مانگت دوانای وتومانە پێشتریش کاگەنوەر کاتی موسە هات بە تایبەتی ئەو کاتەی کە عێراق موسەی خۆی دابەز دەکات چەند ڕۆژێک پێویستە حکوومەتی هەرێم لەو 400 ملیارە چەند وەزارەتێک دابەزکات بۆ ئەوەی حکوومەتی عێراق بزانێ خۆی دوو لە ڕووی تۆ خۆی لە جێلی نەدا متمانەت بدەڕێتەوە بۆ هاوڵاتی ئێستا ئەو 400 ملیارە کاکەنوەر دەتوانێت تا وەزارەتێ بەسکەی میدا کاتێک چەند ڕۆژێکی مە عێراق موسەی فەرمانبەرانی خۆیدا حکوومەتی هەرێمیش دەنگی بەرز کاتەوە متمانەی دەبێت پێ بڵێ عێراق ئەوە ئەمن ئەوەندەی لە بەردەستمە موسەمدا دەئەوی تر بنێرە بەڵام هاوسێتەکە زۆر قوڵترە کاکەنوەر هاوسێتەکە باوەڕت بێ عێراق ئێستا خۆشترین دۆخە خۆشحاڵە زۆر دەرۆکی هەموو حزبەکان بە سیعەتەوە بە سنەتەوە ئێستا زۆر خۆشحاڵن من ئاگادارم من لەگەڵیان قسەم کردووە لێرە نەهەندێکیان خۆشحاڵن بەچی کاک پۆڵە خۆشحاڵن بەچی بە بچیکردنی ملەتی کورد ئایا خۆشمان هۆکار نین ئەمە کاتماندا بەدەست خاڵی لاوازماندا بزانە کاکەنوەر ئێمە خۆ ئاکسەکان دەکەین کاکەنوەر ئەگەر ڕێگا بدەین جان دوو هەفتەی تر من ئامادەم دێمە سەر کەناڵەکەت سزایەکم دەدەن دێمە سەر کەناڵەکەتان بەمەرجێت دەسەڵاتدارانی پارتی وەکێتی هەر لە بەیانی سەری ساڵ پاسی دوو ڕۆژی تر هەموو ئەندامەکانیان وەزیر و سەرکۆمار بچێسنەوە یان هەڵی بەسێرن کاکە تعلیق لە ناو دوو کەوانە تعلیق عضویەتیم مناصب الوزارية وفي البرلمان لنا بعربي باورد به ئێستا بچێسنەوە لە فەری ساڵ دنیاتێکە جواب بەڵام یاری مسکوفشیلەکە لێرەیە نەمتمانە لە نێوان هاوڵاتی ماوە لە ناو دەسەڵاتدارن لە بەغداد کەواتە چێ باسی دەدا ئەوە کێسەکەیە هاوڵاتی کورد ئێستا لە دەرەوەی باسنەی هاوڵاتی بوونە لە عێراق دەکرێت بە کوردی بڵێن ئێستا ئێمە دووسەرە زوڵممان لێ دەکرێت هەم لە عێراق و هەم لە هەرێم ئەواو ڕێک وایە لە قەلیز بووین کاکەنوەر لێ بۆ لە هەولێر بەڵێ ڕۆیشتنی کەومان بیرچۆ و نازانین وەکو قەلیش بڕێن وەکو کەویش بڕێن شتێکەوە هەیە لە قەلیز بووین لە کۆتریش بووین بەسکەی تا دەوام دەبێت تا هەڵوێستێک نەبی تا باوەڕ بێ کاکەنوەر گوایە یاسای گوجرا هەمووان دەکرێتەوە ئەتۆ بزانە دەکرێتە سەر گوجرای حاکمە گوایە وەرەکەی دەیتەن چێ دەیکا چۆن دەستکاری دەکرێت لە بەرژەوەندی چێر دەبێت
یان پرسیار دەبێت ئاواتیان لەسەر ئەوە بنیادناوە گوایە لە مانگی داهاتوو دەستکاری یاسای هەموار دەکرێتەوە یاسای بودجا گوایە دەکرێتە سەر نەفەقاتی حاکیمە دڵی خۆیان بۆ خۆش کردیە بەس وەرە پێم بڵێ کێ دەیکات چۆن دەیکات چەندی کات دەوێت ئەو جارە بارگرانی زیاتر دەبیانە بۆیە متمانە نەماوە کاتکوشتنە بازەکەی هاوڵاتی کوردی بەدبەختی داماو کەم ئەندام دەستوکاری شەهید خانەنشینی بەدبەخت هەموو خەڵک بەڕاستی بەدبەخت دەبێت بازار بەعام مستاوە بەڵێ بەس عێراق لە عاسمان دەگەڕا کاگەنوەر جا با بەهانەیان نەدەینە دەست ئەوە لێرەیە دەرگای خۆ داخە خەڵک بە دەرگای خۆ داخە خەڵک بەدەست دەرمەکە باتیرانمان ئەو بەڵێ عەرەب دەڵێ بابی لیجی کە من هەڕێح سد دەوستەریح تەواوە ئەرێ وەڵڵا بەس ئەمە پێوەمان نەدا هەر کردمانەوە و نەشمان زانین نەتیجەکەی چی بەسەردێ ئەو دەرگایە زەرەری بۆ وانێ کاکە بۆ دەسەڵاتدارانی کوردیە دەرگاکی بە هەر کراوە بێ بۆوان بۆ ملت زەرەری هەیە دەستەکان خۆش کاکۆڵە بەڵێ دەست خۆش بە قوربان دەست خۆش دوا پەیوەندی بوو زۆر سپاس بۆ بەڕێزانەی پەیوەندیان کرد و هیوادارم کە ساڵی ئایندە ساڵی خێر و خۆشی بێ ساڵی بەڕاستی چۆن دەڵێ باشکردنی گوزارانی خەڵک بێ ساڵی موچەی تەواو بێ یاخوا ساڵی 2024 کۆتا ساڵ بێ کە چۆن دەڵێ ساڵێکی تازە بێ ساڵێکی پڕخێر و بەرەکەت بێ ساڵێک بێ موچەبڕینی تیانە بێ ساڵێک بێ بەڕاستی دەردەسەری و مەینەتەکانی میلەتی کورتایدا نەمێنن کەم بێتەوە خواتان لەگەڵ